لەلایەکی تر جوڵەکانی خەزوورم دەستی پێکرد. ڕۆژانە پارێزەرەکەیان دەهات و بە نەرمونیانی داوای جیابوونەوەی دەکرد. منیش قبوڵم نەدەکرد، بەڵام ئەو پارێزەرە زۆر بێویژدان بوو. کێشەی زۆری بۆ من دروست کرد بوو. ڕۆژانە دەهات بۆلام هەر جارە و تۆمەتێکی دروست دەکرد. بۆیە تاقەتی هیچم نەما و هاوسەرەکەم زیاتر لە بەرچاو ڕەش بوو. ڕازی بووم لە یەکجیا ببینەوە. ئیتر دادوەر لە کۆتاییدا بڕیاریدا کە من و خێزانم لە یەکتر جیا ببینەوە. برادران بەڵێ خوێن یەکدەقە دەست لە کار هەڵگرن ئەمنی شتێکی گرنگتان پێ بڵێم داوای لە بردنەکەم کۆمپانیاکەمان ئیفلاسیەنە لەبەر چی؟ لەبەرەوەی مەوادەکانی ئێمە براندە و لە نەفسی ئەو مەوادانەی ئێمە بە سنی دروستیان کردو خستویانەتە بازاڕەوە و بۆیە بەنێو بە قیمەت ئەیفرۆشنەوە ئەوانەی ئێمەش ئیفلاسیەنە و ئێستا ژوەرم باموچەکەتان بەمێ و گردنیشم ئازاد بکەن تەمام خێریکە باش فەرموو ڕۆی سەر بەشتی زۆر سپاس باوکە ئەو هەموو تەلەفۆنەم بۆ کردی بۆ وەڵام نادەیتەوە کچم مەشغوڵ بووم ئیشم هەبوو باوکە شێروان لێیدام هەموو دوو چاوی تێک شکاند و لەسەر چی خێر لەسەرەوەی لەگەڵ ئافرەتێکی تر قسەی دەکرد منیش بەسەری داهاتم کچم خەتای تووە کو دەزانیەوە ئافرەتە باوکە قسەکانیم هەموو جۆ لێ بوو ئەوجا کچم ئەتو لەو جێ لێ دەگری باوکە ئەی نابێ بزانم لەگەڵ چی قسەی دەکا کچم نابێت چاودێری بکەی باوکە تۆ بۆ پشتی دەگری پشتی ناگرم بە زۆر لە فەرمانی پیاوترە بەڵام باوکە فەرمان لە ژیاندا لەمنی نەدا کچم فەرمان پارێنەوە بە خێوت کە شێروان هەموو شتە چلۆ کڕی سەیارە زێر چنما لۆت نەکا ئۆهۆ باوکە تۆش بەس بیر لە پارێ دەکەیتەوە بێدەماخ ئەوە بە بابەت دەرەی بەڵێ باوکە تۆ بۆ پارەی پشتی منت بەردا کچم پشت کوژی من هەر پشتی ئەو دەگرم ئەوە تا ئەمنی لە کرێتیتی ڕزگا کرد ئەو شوقەچی دایمی لە ناو دەژی باشە بۆ دەبێ من باجی خۆشەکانی تۆ بدەم قسەی زیاترم نایە قەپات کە دەی لەگەڵ چی قسەتە کرد؟ کەس شێ بوو لە تەلەفۆنەوە؟ تەلەفۆن نەکرد بۆ گری ئەڵێم نەگریاون چاکەت پانتۆڵەکەم توتی کردووە؟ ئێستا بۆ تێنم بەڵێ ئێستا دێ باشە دێ خۆئافیز ئەو جلانت لۆ چییە؟ دەتەوێت بڕۆی لای خۆشەویستەکەت؟ موعیدت هەیە لەگەڵی؟ ئەو قسانە مەکە جارەتر نەژدەی دیارە